ئەم کاتتان باش ڕێکخراوی ژیما بۆ گەشەپێدانی وەرزش لە ساڵی 2016 یەکەمین ڕێکخراوی کچان و ژنانی بۆ وەرزش دامەزان لە مێژووی عێراقدا. ئەو کات لەگەڵ ئاستەنجەکان و لەگەڵ کێشەدارایەکانی هەرێم و بەغدا و عێراق کە پێیان تێپەڕین کۆمەڵێک کێشەش ڕوبەڕووی ئێمە بووە، بەڵام خۆشبەختانە هۆڵێکی خنجیلە هەبووەکو ئەم هۆڵە کە هۆڵی یانەی ڕۆژ بوو، هۆڵی کۆمەڵەی ڕۆژ بوو لەلایەن کاک شێخ نووری بەرزنجی خوا لێی خۆشبێ ڕۆحی شاد بێت جیان کردینەوە، ژوورێکیان ناینێ. هۆڵەکەم وەکو بەندە وەرگرت بە کۆمەڵی هاوکاری زۆری خەڵکانی دۆستی وەرزش و دۆستی بەندە و دۆستی ژیما و دۆستی باسکتبۆڵ توانیمان کۆمەڵێت تۆپ و کەرەستەی وەرزشی بکڕین بۆ ئەوەی ئەو هۆڵە نوێژەم بکەینەوە وەکو لایەنە وەرزشەکەی. وردەوردە بڕێک پارەمان پەیدا کرد لەم لاولابۆی بتوانین هۆڵەکەیان تازە بکەینەوە نوێ بکەینەوە. ئەوە سەرەتا و یەکەمین هەنگاوی ڕێکخراوی ژیما بوو کاتێک کە بەشی باسکتبۆڵی دامەزران، بەڵام بە شێوازێکی نوێ، بە مۆدێلێکی نوێ. ئەو مۆدێلە کلاسیکە کۆنەی یانەکانمان لابەر کاری باسکیانێنا یا کوڕێکی گەنج یا کچێکی گەنجانێنا لاوێکیانێنا خسە ناو یاریگاوە یانیز بیانکەن بە یاریزانی باسکتبۆڵ. ئێمە ئامانجەکەمان گۆڕی، ئێمە هاتین بە پێچەوانەوە باسکتبۆڵمان بەکارێنا بۆ ئەوەی بتوانین کەسێکی لێ هاتوو تاکێکی لێ هاتوو بۆ کۆمەلگا یاخۆت بەلایەنە مینەکەی بەلایەنە خوازراوەکەی ژیما کە ڕێکخراوێکی کچان و ژنانە دایکێکی باش بۆ داهاتوو دروستکەین. ئەوە بوو سەرکەوتوو بین لەو بوارەیە توانیمان 5 یاسا بەکاربێنین. یەکێ لە یاساکان شیر خواردن، دووەم میوە خواردن و نانی باش، سێەم خەوتنی زوو هەستانی زوو وازهێنان لە مۆبایل، چوارەم یارمەتیدانی دایکی ماڵەوە لەگەڵ دایکی ژینگە. ئەمە دوو دایکمان هەیە. ئەوە وای کرد بەشی ژینگەش دامەزێنین لە ڕێکخراوی ژیما کە توانیمان کۆمەڵێک شوێنی زۆر سەوزکەین و کە ئەم هۆڵەشمان وەرگرت دایر مەداری 4 دەوری ئەم هۆڵە هەمووی سەوزکە لایەن ڕێکخراوی ژیما و کچەکان و بەندە و ستافەکەمانەوە. ئێمە خزمەتی کچانی شاری سلێمانیەکەین. لێرە وەرگرتنی فێرخوازان لە تەمەنی 5 بۆ 6 ساڵ وەرەگیرێ هەتاوەکو تەمەنی 16 ساڵی. لێرە دابەژەبن بەسەر چەند گروپێکە ڕاهێنانی خۆیانەکەن هەفتانە. تەمەنەکان جیاکراوەتەوە، ئاستەکان جیاکراوەتەوە و ڕەگەز جیاکراوەتەوە لێرە. هەرێکێکیشیان لە هەفتەیەکە لانی کەم 2 ڕاهێنان بۆ سێ ڕاهێنانەکە لای ئێمە. ئامانجێمە لە ڕێکخراوەکە بەهێزکردنی کچانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سایکۆلۆژیەوە و لە ڕووی هونەریشەوە بەڕاستی. لایەنە کۆمەڵایەتەکە ئەوەیە کە کچان ئەوەی کە بینین لە ئەمان لە بەروی خوێنکارن بینێن لە خوێندنگەکانە زیاتر پشتیان پێ بەسرێ و تێکەڵاوی و پەیوەندێکی باشیان هەیە لە گەڵ هاوڕێکانیان و لەگەڵ ئیدارەی خوێندنگەکانیانە. زایدنەوەی کە لە ڕووی سایکۆلۆژیەم کچانە خۆیان بەهێزە بن، پشت بە خۆیانە بەسن لە زۆربەی زۆری کاتەکانە کچێکی جیاوازترە بن لە هاوڕێکانیان بەڕاستی. و زایدنەوەی کە لە لای ئێمە بە شێوەیەکی زۆر سەرەتایی لە سەرەتاییەوە با بڵێن فێری یاریەکە ئەکرێن هەنگاو بە هەنگاو پێشەکەون لە لای ئێمە بەڕاستی، هەتاوەکو گەنە ئەوەی کە بتوانن یاری بکەن لە پاڵەوانتەکانی کوردستان و عێراق و بگەنە ئاسیا هەڵبژاردەی عێراق. کە ئێمە توانیمان لاوێکی لێ هاتوو تاکێکی لێ هاتوو دایکێکی باش بۆ دادروستکەین. ئێستا کاتی پێشخستنی بەهرەکانیانە لە کۆی 150 مناڵ کە بە بەردەوامی بە تەمەنی ژیمادا دەڕوا لە ساڵی 2016 تا 2024 توانیمان کۆنتترۆلی سەررجەم هەڵبژاردەکان و سەررجەم پاڵەوانەتەکانی عێراق بکەین لە هەموو ئاستە جیاوازەکاندا. ئێستا ژیما نەک لەسەر عێراق نەمبەر1 ژمارەیەەکە، ژیما لەسەر ناوچەکە ناوێکی ناوازەیە. تەنانەت لە ئەمریکا ئێستا کۆمەڵێک ڕێکخراو هەن گرنگە بەلایەنەوە بزانن ژیما چیە، چکە لە فەیسبوک و لە پەیجەکانە لە سەررجەم دەستگاکانە بە دەستگای کورسادی خۆشەویستیشەوە بە بەردەوامی هەواڵەکانی ئێمە بینین. چەندین جار لەلایەن ئەمریکەکانەوە بە خۆبەخشی خەڵکی پسپۆر هاتۆ بۆ ژیما بۆی هاوکاری مناڵەکان بکەن لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی هونەریەوە کە هاتوونەتە ئێرە بۆ ئومێدە هاتوون کە وەکو هەموو دەوڵەتە ڕۆژهەڵاتەکانی کە
ڕێکخراوی ژیما شوێنێ بێ ناوەندێ بێت تەنها بۆ فێرکردنی یاری باسکە کەچی بۆیان دەرکەوت مناڵەکان زۆر لە خۆیان یا بەهرەمەندترن یا وریاتر و شارەزاترن لە بوارەکانی ژیانە. خۆشبەختانە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە بۆ ڕێکخراوەکەمان ئەوەیە کە لە ماوەی 8 ساڵی تەمەنیا هەر لە سەرتاوە هەڵبژاردەی عێراق لەلایەن کچانی ڕێکخراوی ژیماوە داگیر کراوە بەڕاستی ستافەکە هەر ڕێکخراوی ژیمایە ڕاهێنەر و یاریدەری ڕاهێنەرەکە هەر لە ڕێکخراوی ژیمایە و یاریزانەکانیش لە هەموو ئاستەکانە هەڵبژاردەی عێراق تازە پێگەیشتوان توان بڵم هەموو یاریزانەکانی کچانی ڕێکخراوی ژیما بووە و پاڵەوانێتی لاوانیش ئینشاڵڵا لایندایە کە بکرێ بە هەمان شێوە هەر کچانی ڕێکخراوەکەمانە بێت پاڵەوانێتی بێچۆ شێران بە هەمان شێوە بەشێکی زۆری هەڵبژاردەی عێراق هەر کچانی خۆمان بوون. ئەمە لە ڕووی هونەریشەوە بەڕاستی ڕێکخراوەکەمان دەستی کردو بەسەر باسکەی عێراقا. ئێمە توانیمان لە خلالی ئەم 8 ساڵەی کە ڕێکخراوی ژیمای تیادا مەزراوە نەوەیەکی زۆر بەهێز دروستکەین کە بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەنجام بەدەستبێنێ. ئەوە بوو لە سەڵتەنەی عومان مانگی 3 ڕابردوو دووەم بووین لەسەر پاڵەوانێتی عەرەب پاژەی بە میسر دۆڕایان لە یاری کۆتاییە هەروەها بۆ یەکەمین جار بە تیمێکی ئەڤریجی تەمەنی 7 ساڵ و چوینە ئیمارات بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی عەرەبدا توانیمان 2 یاری بەرینەوە. ئێستا ئومێدمانە پاڵەوانێتی عێراق بەم نزیکاناگرێهی پێشکەوتوان تازە پێگەشتوانمان بردەوە لاوانیش پشت بەخوای گەورە بینەوە پێشکەوتوانیش پشت بەخوای گەورە بینەوە. ومێدمانە ئەم جارە ئەگەر چوین بۆ پاڵەوانێتی عەرەب لە ئوردون پاژمانگێک لە ئێستا بتوانین ببینە ئەسپێکی ڕەش ئەسپەکەمان جوان تاو بین ناوی کورد و کوردستان و عێراق و ناوی ڕێکخراوی ژیما بینە ئەو پەڕی لوتکە.